دیارە بارودۆخی ژینگە لە دەربەنیخانە بارودۆخێکە کە هەموو جارێکە بێت لەسەری بۆستین و بێ پێداچوونەوەی بۆ بکەین و هەر کەسێکیش لە دەربەنیخانە بێت دیقەتیەوە یاوە کە ژمارەی کارگە لە دەربەنیخانە کار دەکەن بوونەتە هۆکاری زیانگەیاندن بە ژینگەی ناوچەکەەوە بێزارکردنی دانیشتوانەکەی و بارودۆخێکی نەخوازرا و نەگونجاو دروست بووە بۆیە شارەوانی بارکی خۆی زانێت مامەڵە گەڵم کە حساب بکات و بێتە سەرخەت وەکو چۆن لە ڕابردووە کارمان کردووە وعدمان بە هاوڵاتیانی خۆمانیاوە کە بە فعلی لەگەڵیان نابین لەگەڵ ئازارەکانیان نابین بەڵێ بە فعلی لەگەڵ ئازارەکانیان نابین و کارگەکان ئەم جارە محدود سنووردارەکەین چ لە ڕووی کاتەوە کە چۆن تاکەی کات ئیشەکەن و ئەو میکانیزمی کە بەکارێن بۆ کارکردن و چۆن لە سنووری خوانوک و سە و زیادە ڕێوانی کە کردویانتە سەر شەقامەکان و لە دەرەوەی سنووری کارگەکان ئیشان کردووە هەموو ئەوانە فەقەرە بە فەقەرە ئەوەی کە پەیوەندی بە گرێبەستەکانەوەی پەیوەندی بە زیادە ڕێوەکاری لەسەرەکەین سنوورداریانەکەین بە سوپاسەوە یەکەم یاسا پشگیری هەمووانە دووەم بە سوپاسەوە یەکەی ئیداری جەنابی مامۆستا ناسح زۆر پشگیرمان و زۆر هاوکارمانە و لەم مەسەلا هیچ تەڕەدودێکی نەبووە چونکە هاوڵاتی لەسەر و هەمومانەوە و ئێمە بۆ هاوڵاتی کارەکەین و کاری ئێمە خزمەتکردنە بە هاوڵاتی بۆیە هیچ سڵەمینەوەیکی تیانی و بەدڵنیاییش ڕۆ جێبەجێەکەین